لاپەڕا 35 سێ هاوڕێ دوو هاوڕێ نیگار دەکێشن. دەنووسم: سێ هاوڕێ دوو هاوڕێ نیگار دەکێشن. لاپەڕا 36 چاوم کەپووم دەمم. من دوو چاوم هەیە، من یەک دەمم هەیە، ئەمن یەک کەپووم هەیە. هەنار میوەیە، باینجان سەوزەیە، کیڤی میوەیە، شوید سەوزەیە، کەلەم سەوزەیە، هەڵووژە میوەیە. لاپەڕا 38 ددان چار دانە فڵچەی ددان. کەڤین و ڤیدار و لینە ددانیان بە فڵچە دەشۆن. دەنووسم: فڵچە ددان. لاپەڕا 39 پێچەوانە پووچ گەش. پووچ پێچەوانەی گەشە. نەرم ڕەق، نەرم پێچەوانەی ڕەقە. سەرما گەرمە، سەرما پێچەوانەی گەرمایە. لاپەڕا 40 چرای هاتوچۆ ترافیک لایت. سۆر ڕاوەستا مەڕۆ، زەرد ئامادە بە، سەوز بپەڕەوە. لاپەڕا 41 بەیانیان چی دەخۆی؟ سبەینان چ دەخۆی؟ شامینۆک ئەو بازنەیە ڕەنگ بکە. لۆبیای ڕەش ئەو بازنەیە ڕەنگ بکە. هێلکە و تەماتە ئەو بازنەیە ڕەنگ بکە. نان و ماست ئەو بازنەیە ڕەنگ بکە. تەحین و مڕەبا ئەو بازنەیە ڕەنگ بکە. نان و پەنیر ئەو بازنەیە ڕەنگ بکە. لاپەڕا 42 ماڵ تاڵ ساڵ. کامە ڕاستە؟ بازنەکە ڕەنگ بکە. تفەنگ درەنگ نەهەنگ؟ ئەو وێنەیە نەهەنگە، بازنەکە ڕەنگ کرایە. کرا برا چرا، کامە بازنە ڕەنگ دەکەی؟ هەور بەفر چەتر، کامە بازنە ڕەنگ دەکەی؟ لاپەڕا 43 لە ژوورەکەت کامە لەم شتانە هەیە؟ چرا ئەو بازنەیە ڕەنگ بکە. چارپایە ئەو بازنەیە ڕەنگ بکە. دۆشەک ئەو بازنەیە ڕەنگ بکە. بالیف ئەو بازنەیە ڕەنگ بکە. لێف ئەو بازنەیە ڕەنگ بکە. کورسی ئەو بازنەیە ڕەنگ بکە. مێز ئەو بازنەیە ڕەنگ بکە. لاپەڕا 44
یاری ڤۆلیبۆڵ ئەگەر حەزت لە یاری ڤۆلیبۆڵە ئەو بازنەیە ڕەنگ بکە. یاری تۆپی پێ ئەگەر یاری تۆپی پێت پێخۆشە ئەو بازنەیە ڕەنگ بکە. یاری هۆکی ئەگەر حەزت لە یاری هۆکیە ئەو بازنەیە ڕەنگ بکە. یاری تێنیس ئەگەر حەزت لە یاری تێنیسە ئەو بازنەیە ڕەنگ بکە. لاپەڕا 45 وێنە ئەمە وێنەیە. قەڵەم تیشکەر ئەوانە قەڵەم تیشکەرن. ئایپاد ئەوە ئایپادە. مشک ئەمانە مشکن. لاپەڕا 46 هێڵ ڕادەکێشم. ژووری خۆشوشتن یا حەمام، ژووری نووستن، ژووری دانیشتن، هەیوان، ژووری چێشت لێنان، باڵکۆن. دەنووسم. پزیشک پیتەکانی پزیشک دەنووسم. پ ز ئی ش ک. سستەر پیتەکانی سستەر دەنووسم. پەرستیار پیتەکانی پەرستیار دەنووسم. پ ئە ر س. تۆش پیتەکانی دی تەواو بکە. نەشتەرگەر پیتەکانی نەشتەرگەر بنووسە. لاپەڕا 48 دەستەکانم دەشۆم. ئەگەر دەستەکانت دەشۆی ئەو بازنەیە ڕەنگ بکە. پرچم دادەینم. ئەگەر پرچت دادەینی ئەو بازنەیە ڕەنگ بکە. پێڵاوەکانم لە پێ دەکەم. ئەگەر پێڵاوەکانت لە پێ دەکەی ئەو بازنەیە ڕەنگ بکە. نیگار دەکێشم. ئەگەر نیگار دەکێشی ئەو بازنەیە ڕەنگ بکە. ڕەنگ دەکەم. ئەگەر ڕەنگ دەکەی ئەو بازنەیە ڕەنگ بکە. خۆم دەشۆم. ئەگەر خۆت دەشۆی ئەو بازنەیە ڕەنگ بکە. بەڵێ یان نا. حەزت لە سێوە؟ ئەگەر بەڵێ ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر حەزت لە سێو نییە ئەو بازنەیە ڕەنگ بکە. پۆلی یەکی ئەگەر پۆلی یەکی ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر پۆلی یەک نیت ئەو بازنەیە ڕەنگ بکە. خەڵکی کوردستانی ئەگەر بەڵێ ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر نا ئەو بازنەیە ڕەنگ بکە. دەزانی ناوی خۆت بنووسی؟ ئەگەر بەڵێ ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر نا ئەو بازنەیە ڕەنگ بکە. پاشان ناوی خۆت لێرە بنووسە. نەورۆزی پیرۆز. لە مانگی نەورۆز جەژنی نەورۆزی پیرۆز دەگێڕین. موژدەبێ ساڵ گەڕایەوە ئاگری نەورۆز کرایەوە. لاپەڕا 50 لاپەڕا 51 یەک ساڵ 12 مانگە. 3 مانگ بەهارە. نەورۆز گوڵان جۆ زەردان. 3 مانگ هاوینە پوشپەر خەرمانان گەلاوێژ. 3 مانگ پاییزە ڕەزبەر گەڵاڕێزان سەرماوەز.
سێ مانگ زستانە بەفرانبار ڕێبەندان ڕەشەمە. لاپەڕا 52 ناتالیا حەزی لە شیر نییە، بەهێز شیر دەخواتەوە. تۆمی حەزی لە سەوزە نییە، ژیان سێو دەخوا. لاپەڕا 53 گەلاوێژ ئەستێرە بە شەو دیارە، لە مانگی گەلاوێژ ئەستێرەی گەلاوێژ هەڵدێ. لاپەڕا 54 موزیک لێ دەدەن؟ ئەگەر ئەوانە موزیک لێ دەدەن، ئێرە ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر موزیک لێ نادەن، ئەو بازنەیە ڕەنگ بکە. موزیک لێ دەدەن؟ ئەگەر بەڵێ، ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر نا، ئەو بازنەیە ڕەنگ بکە. بەستەنی دەخۆن؟ ئەگەر بەڵێ، ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر نا، ئەو بازنەیە ڕەنگ بکە. بەستەنی دەخۆن؟ ئەگەر بەڵێ، ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر نا، ئەو بازنەیە ڕەنگ بکە. لاپەڕا 55 ئەرێ لەو گوڵانە کامەت بەدڵە؟ ئەگەر هەموویان، ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر دوو ڕەنگیان، ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر سێ ڕەنگیان، ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر هیچیان جوان نین، ئەو بازنەیە ڕەنگ بکە. ها ئەو دەسکە گوڵە پێشکەش بە تۆ، لە ڕۆژی لەدایکبوونی تۆ. لاپەڕا 56 زەیتون فرۆش، دەرمان ساز، باخەوان، شۆفێری ئۆتۆبوس. ئایا لەو ئیشانە کامە ئیشت حەز لێ نییە؟ ئەگەر زەیتون فرۆشتنت حەز لێ نییە، ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر ئیشی دەرمانسازیت حەز لێ نییە، ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر ئیشی باخەوانیت حەز لێ نییە، ئەو بازنەیە ڕەنگ بکە. ئەگەر ئیشی شۆفێری ئۆتۆبوست حەز لێ نییە، ئەو بازنەیە ڕەنگ بکە.